دوای 18 ساڵ بڕیارە لە 18 مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە بچێت و هاوڵاتیان نوێنەری خۆیان بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژێرن. مامۆستا فەرحان غەریب کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک بە ژمارە 163 هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بە گرنگ دەزانێ بۆ ڕێگریکردن لە تەعریب و گێڕانەوەی پارسەنگی سیاسی و ئیداری لە شارەکە. هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر گرنگە، کاریگەری ڕاستەوخۆی ئەبێ لەسەر دۆخی ئیداری و سیاسی ئەم شارە. بۆ نمونە ئێمە ئەدینین تەعریبێکی بە لێشاو ڕووی لە کەرکووک کردووە، ئەگەر کورد سەرکەوتوو بێ ئەتوانێت ڕێگری بکە لەو تەعریبکردنەی کە هەیە، ئەگەر کورد سەرکەوتوو بێ ئەتوانێت دووبارە پێگەی کورد لەم شارە بەهێز بێتەوە، ئەگەر کورد سەرکەوتوو بێ ئەتوانێت ئەمە وەکو ڕاپرسیەکش بمینێتەوە کە ڕێژەی دەنگدەری کورد لەم شارە لە ساڵی 2023 ئەوەندە بووە بەڕاستی بۆیە کورد ئێمە لێرەوە داواکەین لە کورد لە خەڵکی دڵسۆزی خۆمان بەرەو دەنگدان بڕۆن، چونکە خۆتان ئەزانن 18 ساڵە دەنگدان نەکراوە، ڕەنگە ئەم دەنگدانە بکرێتەوە ئەم جارە دیسان 18 ساڵی دیکە دەنگدان نەکرێتەوە، بۆیە زۆر گرنگە کەوا کورد خۆی حازر کا بۆ ئەم هەڵبژاردنە. ڕۆژنامەنووسان و شارەزایانی هەڵبژاردن پێیان وایە ئەم هەڵبژاردنە گرنگە بۆ گۆڕانکاری ئیداری و یەکلاییکردنەوەی کێشە هەڵواسراوەکانی شارەکە، هەر بۆیە ململانیەکان زیاتر لە شارەکە قوڵ بوونەتەوە. گرنگی هەڵبژاردنەکە لەوەیە بەڕاستی کە ئەم جارە چێ دەسەڵات وەرەگرێتەوە، ئایا مەسەلەن کورد ئەتوانێت دەسەڵات وەرگێتەوە ئەوەی کە بانگەشەی بۆ ئەکرێ، ئایا ئەگەر کورد نیوەی کورسیەکانیش بێنێ یەکێتی و پارتی و لایەنەکانی تر کە کورسی دێنن ئەتوانن ببنە یەک هێز و بتوانن دەسەڵات وەرگرتنەوە، چونکە منافسەکە ئەم جارە زۆر گەورەیە، ململانیەکان زۆر قورسە هەر لە بانگەشەی هەڵبژاردنەکان دەبینین. ئەو وەفتە گەورانش کە دێنە لە وڵاتانی دەرەوە کە دێنە کەرکووک ئەوانە پەیامیان پێەیە، پەیامەکەش ڕوون و ئاشکرایە، ئەوەیە کە کەرکووک هەرچۆنێک بێ بە بڕای من هەڵبژاردن ئەکرێ، بەڵام کە ئەکرێ بۆ چێ یەکلایی ئەبێتەوە، چێ دەتوانێت ببێتەوە پارسەنگی هێز بپارێزێ. خۆی هەر ئەنجامدانی هەڵبژاردن لە شاری کەرکووک پرۆسەیەکی گرنگە، دوای 18 ساڵ جارێکی تر دێیت هەڵبژارد نەکرێت لە کەرکووک، ئەمە خۆی گرنگی خۆی هەیە و ئەمە دەرفەتێکی باشش بۆ کورد دەهێنێتە پێشەوە کە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە جارێکی دیکە بسەلمێنێتەوە کە کەرکووک زۆرینەی دانیشتوانەکەی کووردە و ئەوەی لە 6 ساڵی ڕابردووە بەرامبەر بە کوردی ئەم شارە کراوە غەدری لێکراوە، چ لە زەوتکردنی پۆستە باڵاکان، چ لە دەرکردنی بەڕێوەبەر و بەرپرسی بەشەکان لە فەرمانگاکان و چ شاڵاوی تەعریب و داگیرکردنی زەوی زاری کورد. ئەمانە هەمووی هەبووە و دەرفەتێک هاتوۆتە پێشەوە بۆ ئەوەی کورد ئەم دەرفەتە بقۆزێتەوە کۆتایی بۆ قۆناغا ڕەش و تاریکە بهێنێت. کورد و عەرەب و تورکمان و پێکاتەکانی دیکە کێبڕکێ بۆ بردنەوەی 16 کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکەن و هەموو هەوڵەکانیان خستۆتە گەڕ تا هەر یەکەیان لەو پرۆسەیەدا سەرکەوتن بەدەست بێنێت، هەر بۆیە چاودێران پیان وایە ئەم هەڵبژاردنە دەبێتە دەستپێکی قۆناغێکی نوێ لە پرۆسەی سیاسی و ئیداری شارەکە و داهاتووی کەرکووک یەکلایی دەکاتەوە. چیان وری کەناڵی پەیام، کەرکووک.